كقرارات ما باز دڵی زەویە يعني هو نظريات استراتيجية لسلك أول كذا صلاة جديدة بس دڵی زەویدا صلاة جديدة بس هم زەویدا ويعني ناتواني باس روسيا باس أمريكا باس 100 سال لما كنت دولة عثمانية يعني كشيء زور دورة لودا كقرارات ما باز منطقة زور زنجارة تلاوي تاريخية وتلاوي مصالحها وتلاوي قوتها يعني مثلا كانت زلزال إقليمية بالمنطقة الشرقية إسرائيل تركيا إيران السعودية مصر أما تاريخيا مواقع استراتيجية مثلا مصر لو فرعون كان هي هذا تركيا لا يعني زوج بالله مثلا بودلت لسردمي إمبراطورية بيزنطي دولة عثماني هذا الإمبراطورية شيء تركيا موقعي جغرافي وتاريخي يعني مثلا إيران شاهنشاهية كيسية شو على صار يعني كباسي دولة السعودية لكي يعني باسي الجزيرة العربية كقد داقيت نكرة الجزيرة العربية دائما هي زي مركزي فكري زوز بقوة وفترة دولة إسلامية ودائما مثلا كذا شو تاكشود رجل أما كوتنا تناول جيرتاوي يعني هو كشيء كزور دوري نقول ما تاكو لما أخيرا تقول بأمريكا جوات كشيء أجر لا زاوية بوشوني لشماير ك أستاذ علاقات الدولية بسمع إشكال بتماشى كين أو باسي حقق ذلك محاضرة إلى قطر ضلت أمريكا توجهي برو الصين منطقة الشرق الأوسط ومنطقة أوروبا بتزيد الشغل وقبل حل نقبل بتزيد الشغل معنا أول وظيفة يعني أوان ضلت واتما شركة مؤسسة صالحة بدون أمريكا تركيزي لس أوروبا وبالفعل يعني أوروبا وشر يسار بحرب العالمية الحرب العالمية دون شر يسار أمانات شيء جوري بشرب كأمريكا تدخل في ذلك أما حل روسيا شكله حل يعني روسيا شكله كده هزكي إقليمي يعني هزكي عالمي لدرجة دولة مستوى يجنا يعني أمريكا أما تقي حل إستا قوة دروات قلت ما شاء المؤشرات الاقتصادية كان زمان الدكتور شارع ذكر أما قوة دروات برو آسيا مثلا الصين إستا قوة دوم اقتصادي توقع ذكرتها الصالح 2006 هند بيت قوة السير اقتصادي عالمي وزيد اليابان إشكال قوتي بينزا يعني شوار دمينتوا كتماشاك يعني لما مرتبي بينز مرتبي كان يقول اقتصادي عالمي ورجلين بس كمان أمريكا دوام سيام شوارم لآسيا بوي أمريكا يسبب برضو توجهي كخوي بواسطة وآسيا أو دزانة سيركا يعني منطقة الشرق الأوسط تراجعي كي لاستراتيجي أمريكي لا توجبه شو كسر بتو شو كان بوخوي أمريكا أوروبا يحركه كأوروبا يحركه زيادة إما لكيشو صراع كاني أوروبا لا بارون قيمة معنا هسا كيشو سياسة الصين وبحر الجنوبي الصين إما سادة بينها أو موقع معنا لقل أوش كتأييدي هذا البوشون ده كم كبازة ولا كتعرض الأمريكا نفوذ كل منطقة شرق أوسط سابق كدوا بويا زورت الصينية لو روسيا بيت غزو أو منطقة كات لو إيران بيت مهيمن لمنطقة كذا يعني وقو بلاي لتوانم فترة دستي لها الدرم زور خومي كيو مجموعنا كم قوتي خومي دي سرفنا كم إمكانيات خومي دي سرفنا كم بدأوا إلى نفس الناس شو منطقة تراجعي دومي شي بخلو بني وزيغا لتراجع استراتيجية جو استراتيجية كي يوجد مسألة نوتا يعني اكتشاف كدني نوتي صخري لأمريكا قيمتي نوتي إيري هنا أخوانا ومساعد نوتي كإذا يعني كردوها بهيز برزنا بيتهم مسألة أولى نوتي صخري لأمريكا در هنا لكي لحدود $50 اقتصادية بوي يسأل نوت سندي قوة بدأت أقوي برز بيتها كبرز بيتها نوتي صخري ديت بازار نوت زيادة سعر نوت ديت وقوي هذا أمريكا يسأل إثماناني كي لسر مسألة طاقة شركة بوي زور يعني قلنا بهذا دامان نية لويك إلا دليل يعني كانت السين نقطة رئيسية هي واجد كردوها أما منطقة أمريكا تزيد استيل الشركات وقباس كل مسألة نوت كاكتشافات نوتي تازة لأمريكا هي ومسألة نماني صراعي شرق وغرب ومسألة نهوض الصين يعني برين دشت كردني الصين وبهيزبون أقول قصة هذا البرنامج يبغى يشتغل تبيني كأولي بدنا مع واسطة المواد مثلاً أو نوتي صخرية أو بتاب
من ناظر المشتري طبعا من دكتوراه من النوكاتي $60 أمريكا ناتواني إنتاج يعني نوتي سفري ناتواني إنتاج كل شخص تاني تواني كأبين نوت لشخص برستر بيه أخا خويك شركيك نرى نوت دربيني بو $2 لبروا احتمالي زوري نرخي نوت لما نتقع لشخص بينجا رابوستي أو كاكا سيولا ليتكي خواروي أمريكا كنوت درهينن ونوتي سخري أبيت سروي كومبانيا كان قازم بۆیە ئەهمیەتی نەوت تا ڕادەیەکی زۆر لە وڵاتانە ماوە چونکە دەبی بنەچێت لە کوردستانە تێچووی بەرمیلێکی نەوت $4 لە سعودیا لە زۆر جێگا 50 سنتە لەبەرەوە ئەم نەوتەی ئێرە هەر بایەخی خۆی بۆ ئەمریکا زۆر داوای دەست خۆش بەناو سپاس دەکەم من باسم کردم سەفەر سەختی بۆ دەناوە یعنی سەختێکی $60 وەزای من ئیتمینانێکی دەدات ئەمریکا چونکە ئەمریکا کە گەیشتە ئەوەی لە ڕووی استراتیجیەوە تهدیدی طاقي بكريت بس $100 لبنوتي صخري جديد يعني الناس يتهجر تهديدي أو كهلا بازا أو استاليرا أما بينز الهزي دورة معها أما أنا جغرافيا بيكو وستونيو تاريخ بيكو وستونيو مصالح بيكو وستونيو هو كان تركيا لبني تركيا وسلمية بلام دنياك نابو كي جرمية مثلا إسرائيل لقل دولة كان عربية لقل دولة إسلامي دين ليك إيران لقل تركيا لقل السعودية طائفة الاثنين تركيا لقل مصر لقل السعودية تما شاركت توجه إسلامي سياسي دي الاثنين جاء أما إخوانا أما يعني وهابية يعني تما شارك دا رجلونك أنت تزقل مسألة قوميش كعاملي كيدي كوفاكتري كيدي كتوتر جزكا بويا أمل ينزيقون وانيك ديان بيني دبيني تركيا وإيران والسعودية ليك هاوكرينغان وشان يعني مثلا السنة بين تركيا وإسرائيل كليك هذا برينجينا ويعني ليك ركون ناتواني أتوقع مشاكل يعني علاقة استراتيجية بينه أو مدى حتى مثلا مشتركة أما حكم جغرافيا حكم تاريخها حكم ديانتها حكم اقتصادها نزيجنا كاتو بلان لها ما كانت تجربة وترزول الدنيا ده بويا إما نابد بوا متشائم دين أمن نزيجنا وأنا ده بنشتكي استراتيجي وإما كان بەڵام نابێت بە وەژ متەفائیل بین کە کاتێک دژایەتی یەکتر دەکەن بڵێن ئەمە بێکۆتاییە و ئیتر ئەمانە دوژمنی هەتاییە چونکە ئێستا تۆ تەماشای تورکیاکە لەگەڵ میسر ناڕێکە لەگەڵ ئێران بەهۆی سونەوە ناڕێکە لەگەڵ میسر بەهۆی مەسائیلی سیاسەت ئەوەی ئیسلامی سیاسیەوە ناڕێکە لەگەڵ سعودیەش هەر تەوەتوریان لە بیندا هەیە و سعودیا ئەگەر تەماشای قەناڵی عەرەبیە بکەین لە شەوی انقلابەکەدا چەند فەرقی هەبوو لەگەڵ قەناڵی جەزیرە بۆیە لێرە ئەمە دەبێت بزانین وەکو کورد چ دەکەین لە بینی ئەم زلهێزانەوە لەو تەوەتورە ئەمریکا دەستی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا شل کردووە بۆیە خۆرهەڵاتی ناوەڕاست بۆ خۆی ڕێکاتەوە بۆ شوخڵی کە ئەمریکاش دەتوانێت بە فاکتەر دەستکاری بکەنی لێرە و لێرە یعنی ئەمەی کە ئەمریکا ئەسا و تەراجع هەیە بەجێ نەهێشتووە دکتۆر سەباح قسەیەکی جوانی کرد وتی رووسیا هاتووە سیاسەتی ئەمریکا لە سووریا جێبەجێ بکات بۆیە هەندێک تەوەجوه هەیە دەڵێ هەر تورکیا و ئێران بۆیە لێک نزیک دەکەوە رووسیا لێکە نزیک دەکاتەوە لەسەر مەلەفی سووری کە مەلەفی سووری وەکو بڵێ ئەمریکا بە کۆنترات داوێتە رووسیا کە ئەو ئیتفاقی لە بینی خۆیاندا هەیە رووسیا جێبەجێ بکات لە سووریا مەسەڵەن ئێمە وەکو کورد بۆیە زۆر درێژ دەکەم وەکو هەرێمی کوردستان مانەوەمان لە ماوەی 25 ساڵ لەم منطقە معقدە دەلالەتە لەسەر ئەوەی ئەمە قووەتێکمان هەیە لە علاقاتی دەولی لە اقتصاد لە جوغرافیا لە هەیکەلی تەنسیمی کە وای لێکردو بمینەوە ئومنیات بەڵام بۆ نمونە مەسەڵەن ئێمە چۆن بتوانین زامنی خۆمان بکەین لە بینی ئەو تەحولاات و انقلاباتانەی کە لە بینی ئەو قوواتە ئیقلیمیانە دەکرێت مەسەڵەن یەکێک لەوانەوە بۆڕینەوەتمان بە تورکیا دەکەوە شەرایەنێکی ڕئیسی ئێمە ئایا چۆن بکەین تورکیا ئەمە یاری پێ نەکات و با بڵێین قەتعی نەکات بەرامبەر بە شتێکی تر بۆ نمونە ئێمە دەتوانین لەگەڵ ئیسرائیل ڕێک بکەوین نەوتێکی باشی بدەینەوە زمانی تاقەی ئیسرائیل بکەین بۆ ئەوەی کە ئیسرائیل دایمەن فاکەرێکی هێز بێت لەسەر تورکیا کە تورکیا نەتوانێت ئەم بۆڕێنەوەتە دابکات یعنی بڵێنەوە بیرکردنەوەیەکە کە تۆ دەبێت بۆی زمانی ئەم بۆڕیە بکەیت دەبێت دائیمەن زلهێزێکی خۆرهەڵاتی ناوەڕاست دەعمت بکات لە بەرامبەر دوو زلهێزەکەی تر خۆ ئەوانە یاری دەکەن یعنی ڕێک دەکەون ڕێکەوتنەکانیان زۆر کورتخایەن هەر ئەوەی کە لە ساڵ لە بینی ساڵی 75 بۆ 80 لەسەر کورد کردیان 5 ساڵ زیاتر نەکات بۆ تەماشا تاریخی ڕێکەوتنی ئەو زلهێزانە بکات 5 ساڵە 6 ساڵە لێک هەڵدەڕزنەوە چونکە زۆر تەوەتورە لەوێدا مەسەڵەن ئێمە لەگەڵ سعودیە کە زلهێزێکی مەنتەقەکەیە دائیمەن صاحب قسەیە کە ئەگەر بمانەوێت سعودیا زامن بکەین کە دەعم ئێمە بکات
ئەگەر هەست کاتێک تورکیا ئێران ڕێکەوت سونەی عێراقە سونەی عێراق وەکو ڕاهینەیەک وایە بەدەست ئێمەوە ئێستا لە وەزعی ئێستا دەبێت ئێمە کارتی سونەی عێراقی زۆر بە وردی بەکاربێنین لەگەڵ سعودیە بەنسبەت عێراق ئێمە نابێت حکوومەتی عێراقیان دەوڵەتی عێراقی بە هیچ شکلێک ئیسلاحات بکات يعني دەبێت چەند پێمان بکرێت وەزعی عێراق بەرەو خراپی بێت چونکە وەزعی عێراق بەرەو باشی بچێت هەمیشە لەسەر ئێمە نقطەیەکی سلبی دەبێت لەوانەیە لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا ئەوە تا فەرید ئەسەد سەرد لە دوێنێەوە باسیەوە دەکات لە تورکیا لەوانەیە لەگەڵ عێراق لەسەر قەزەی کورتی ڕێککرد هێشتا هیچ نەبووە ئەو باسی ئەوە دەکات يعني کەواتە ئەگەر عێراق وەزعی باش بێت دەتژی ئێمە جەکە بۆیە نابێت بڵێن عێراق وەزعی باش بێت دوای ئەوە وەرەقەی پاکەکە و یەپەگا کە لە هەردوو مەنطقەکەدا بەرامبەر بە تورکیا ئەمە نابێت ئەو دوو وەرەقەیە بە شکلێکی وەها لە دەست خۆمان دەربێنین کە خەڵکێکی تر کاسیان پێوە بکات و ئیشیان پێ بکات دەبێت ئێمە مەسەڵەن مصالحەی بینی تورکی پاکەکە بەهێز بکەین دەبێت ئەو دانیشتن و دەفتەگیریشتنە بگەڕێتەوە بۆیە ئەو وەرەقەیە نەبێتە وەرەقەی بەدەست ئێرانەوە مزایدەی پێ بکات لەگەڵ تورکیا لەسەر کەوتی ئەوە یەکێکە لە خاڵەکانی کە ئێمە ئێستا دەکەین کەواتە بۆچوونی من ئەوەیە نەوت لەگەڵ ئیسرائیل بەکاربێنین سونە لەگەڵ سعودیە بەکاربێنین پاکەکە و یەپەگا بۆ ڕێککەوتن لەگەڵ تورکیا بەکاربێنین مەسەڵەن یەپەگا بۆ نزیکینەکەین بۆ تەفاهم بۆ دروستەکەین ئەو حساسیتە بۆچی ببێتە وەرەقەیەک بەدەست ئێرانەوە لە بەرامبەر ئێمە و لە بەرامبەر کوردی سووریا لەگەڵ تورکیا و ئێمە دەتوانین بە جوریەتیشەوە داوای تەوزیح لە حکوومەتی تورکیا بکەین لەسەر ئەو سیاستانی کە دیکات حقمان هەیە ئەو کارکتەرێکی لە مەنطقەکەدا زائیداً باری ڕێخستنەوەی باری ناخۆ بەهێزکرد بس ئەو کێشەی کە هەیە طبعا ئەمە تاکو ئێستا لە قۆناغی سێمدا دەژین ئەوش تەسەلسولی ئەحداثی سووریا سێ قۆناغی بەخۆ دیت لە بدایەتی سەرهەڵدانی لە 2011 تاکو ئێستا قۆناغی یەکەم کە بە خۆتان باش دەزانن مەسەلەی ئەو کێشە سیاسی کە لە ناوخۆی سووریا دروست بوو و ئەزمەکە بەرەبەرە تەشەنەی کرد گەشتە وڵاتە هەرێمیەکان دەوروبەر ئەو قۆناغی یەکەم بوو دوای قۆناغی دووەم تەدەخولی منەظەماتی نێودەوڵەتی وەکو ئەو حلولانەی کە جامعەی دول عەرەبی تەرحی کرد لە 2012 هەروەها بە محاولاتی ئومەمی ئەمم متحیدە کە ئەخضر ئیبراهیمی نارد و دوایش دیمستۆرە تاکو ئێستا هەر کار دەکات لەسەر ئەو کێشەیە قۆناغی سێیەم کە ئەو قۆناغی کە ئەمە تێداینا ئەوش لە ئەو تەدەخولە بوو تەدەخولی رووسی بوو طبعا زۆر هەڵەیە کە ئەمە فکرکەینەوە تاکو ئێستا کە رووسیا وەکو تەدەخول دەکا دژایەتی ئەمریکا دەکات لە ناوچەکە بەڵام لە حقیقەتدا رووسیا مکملە بۆ وەزعەکە ئەگەر ببینمان بێتەوە ئەو کێشەیە کە لە ئەمریکا ڕوویدا لە سووریا سەبارەت بە مووقفی ئەمریکا بەرامبەر بە سووریا بدایەت هەر باز دەکرا دەیانگوت ئەمریکا لەو تەدەخڵ ناکە لۆ وەناکە کە سووریا چارەسەر بکە ئەم کێشەی کە لە ناو سووریا هەیە و زۆر بە ئاسانی دەکەن چارەسەر بکە بەڵام وەکو رووسیا هاتە ناوخەت ئیتر ئەم زەجەیە نەما ئێستا ئەمریکا بە حەقی خۆی دادەنێت تەدەخڵ بکە و تەدەخڵەکەشی لەسەر ئەساسی تەوزیعی مناطقە تەوزیعی مناطقەکان چۆنە ئێستا وەصفی ئەو کێشەیە دەکرێت لە سووریا کەنەه گەمەی شترەنجە ئاینە گەمە شترەنج ئەو بەردانێکە هەیە لە ناو لەسەر ئەرس کە تەنزیماتەکان و میلیشیاتەکانە بەکار دەهێنرێت بۆ مەسلحەی عولیا نظام مەسلحەی عولیا طبعا ئەمریکا و رووسیا بە دەرەجەیەک ئەو ئیتیفاقە کە جەنابتان باستان کرد کە دکتۆر مەسەلەی هەبوونی پەیوەندی نێوان تورکیا و ئێران و رووسیا بەڕاستی ئەگەر بینە سەر مێژووی پەیوەندەکانی رووسیا لەگەڵ تورکیا تەماشا دەکەین رووسیا دائما محاولەی کردووە تورکیا دوور نەکەوێتەوە لێی یعنی ئەوە هەدەفی بووە لەبەر ئەوەی دوورکەوتنەوەی تورکیا لە رووسیا مەترسی ئەوەیە کە بچێتە پاڵ ناتۆ بە قووەتێکی زەخمەکی زیاتر کەواتە بەخۆی استراتیجیەی رووسیا ئەوەیە حتا ئەگەر هاتوو عقوباتیشی دانا لەسەر خستنە خوارەوەی ئەو تەیارەیە عقوباتەکانیش زۆر کەسێ دەڵێ عقوباتەکان رووسیا لەسەر خۆی سەپان نەک لەسەر تورکیا ئەوە یەکێکە لە تەحلیلاتی یعنی ئەو تەحلیلاتانەی کە کرا کە لەلایەن ئەو کە زۆربەی ئەو نووسەرانەی کە باسییان کرد ئەو
عقوباتانە زیاتر رووسیاش زەرمەند بوو لە کەمپەکان. مەسەلەی ئەو ئایا بڵێن تورکیا لەگەڵ ئێران، ئەمە طبعا لەناو ئەو ڕقعە شترانزەی کە هەیە لە تورکیا سەرڕای ئەوەی متەغەیراتمان زۆرە، یعنی میلیشیاتمان زۆرە، مەساڵح زۆرە، تەشابوکەچی مەساڵح زۆر بەقوت هەیە، بەڵام سەوابتیشمان هەیە. سەوابتەکان چی؟ سەوابتەکان ئەم کورتم کردەوە بە 4 سەوابتی ئەساسی. تورکیا زدی ئەوەیە کە کیانێکی کوردی دابدرێت، لەبەر ئەوەی بە مەزەندەی تورکیا کە ئەوە تەسیری لەسەر مەسلحەی عولیای تورکیا قەومی، ئەوە سەوابتە. ئەمریکا سەوابتی لە سووریا ئەوەیە کە دعمی معارضەی معتەدل بکە لە ناوچەکە زدی حکوومەتی بەشار، ئەوە یەکێکە لە سەوابتەکان و بۆ تەمەبدەئیش لەناو حکوومەتی ئەمریکی. رووسیا لەگەڵ چیە؟ یەکێک لە سەوابتەکانی رووسیا ئەوەیە کە نظامێکی معتەدل کە مەساڵحی خۆی بپارێزی، ئەنجا چی لەگەڵ بەشار یاخود غێری بەشار، مهم نظامێک دروست بێ لەناو سووریا کە مەساڵحی خۆی بپارێزێ لەناو مانتیقەکە وەکو قووەتێکی نێودوڵەتی. ئێران سەوابتی چییە؟ ئێران ئەوەیە نقطەی یعنی حەلەقەکە، دەڵێ من لەگەڵ مانەوەی ئەسەد و زۆریش بە قووەت، یعنی دەڵێ مستحیلە بهێڵم کە ئەسەد بڕوخێ وەکو نظام، لەبەر ئەوەی مەساڵحی ئێرانی تێکەڵ کراوە لەگەڵ مەساڵحی ئەشخاص لەناو حکوومەتی سووریا کە لەگەڵ نظامی بەشار ئەسەد. ئەو شخصیاتە سیاسیانەی کە هەیە، ئەو مەساڵحانی ئێرانی هەمووی لەگەڵ زۆربەی لەگەڵ ئەشخاص تێکەڵ بوو، نەک لەگەڵ حکوومەت، چونکە رووسیا نە لەگەڵ ئەشخاص نییە، لەگەڵ نیزامە، بەڵام مەساڵحی خۆی بپارێزێت. ئەنجا ئەوە سەوابتەکە. ئەو نزیک بوونەوەی ئەگەر ئێستا لێکی بدەمەوە وەکو ئەوەی بڵێن چۆن خیاتەیە کە دوورمانێکە، دەبینین تورکیا لەگەڵ رووسیا لەگەڵ ئێران هیچ مشکلیان نییە ئەگەر بینە سەوابتەکان تەماشاکەن. مەسەلەی دروستبوونی یعنی کیانی کوردی تورکیا لەگەڵ نیە، ئێرانیش لەگەڵ نییە، رووسیاش زۆر مصر نییە لەسەری. باشەکەواتە نقطەی خلاف لە چێن دەبین. نقطەی خلاف بەس لەسەر ئەوەندەیە کە مەسەلەی تحالفاتی عسکری نێودوڵەتی ئەوش حلفی ناتۆ کە قووەی جەزبە بەنسبەت ئەو هێزە عسکەری کە هەیە لە عالەم لەگەڵ رووسیا، لە ئەوەی کە دەیەوێتن نفوزی خۆی بچەسپێنە لە منطقەی ئاسیای وسطا. ئاسیای وسطا کە منطقەیەکی زۆر حساسە، نفوزی تورکی لەوێن دەرێت زۆر، خاستە نفوزی سیاسی. جنابتان باش دەزان مەسەلەی ئەزەربایجان و تورکمانستان هەیە، ڕاستە لە ڕووی عەدەدی نفوس کەمە عەدەدیان، بەڵام عمقێکی استراتیجی زۆر بەهێزە کە تورکیا هەیەی لە رووسیا و رووسیاش دەوێت ئیستیفادە لە تورکیا بکە لەم عمقا. باشە کەواتە مەساڵح هەیە. ئەدی ئاوارزەکان چی؟ ئاوارزەکان تیارێک بەردەبێتەوە زۆر ئەتیزار دەکات، تعویز دەکات و علاقاتەکان دەگەڕێتەوە، بەڵام چی لە ناو دەچی؟ زۆر شت هەیە عملیەی تەبادلی مەساڵح لەناو ئەو ڕقعەی شترەنجە، ئەمە لەناو شەترەنج وەکو دەڵێ ئەوەک هەیە کە گەیمەکەی دەڵێ فێکەکە چیە؟ تو مەسەلەن حرەکەتێک دەکەی، ئەو حرەکەتە ئەوەی بەرامبەرەکەت وا هەز دەکات ئەتوو لەگەڵی. ئێستا من زۆر ئەنتیکەم پێدە ئەو کەسانێک کە باوەڕ دەکەن کە دەڵێن کێشەک هەیە نێوان نیزامی سووری لەگەڵ پێدا. شتیوان نییە، مەسرحیەکە تەمسیلێکی زۆر وازەحە و تەمسیلێکی زۆر خراپیشە. ئەوە لە 2011ەوە ئەو پێدا دعمی مخابراتی سووری دەکات و دعمی قوواتی سووری دەکات و بەعکسەوە شەڕی وەکالەتیش دەکات لە جیاتی نظامی سووری. و لێرەش کەواتە چۆنەوە بە ئاسانی دەتوانێت سووریا لەگەڵ پێدا و هاتێکی بدات لە حالەتێک کە زۆر نظامی سووری ڕۆژ بە ڕۆژ زەعیف دەبێت. کەواتە ئەو عیلاقاتانەی تورکیا و ئێران و رووسیا پێشتر متەوەقع بوو کە ئەوها بکەن، زۆر ئەتیادیان لەبەر ئەوەی متەطەلباتی ئەرز ئەوهای دەوێت. ئەو گۆڕانکاریانەی کە لە ئەرز ڕوودەدا قووەتێک زیاتر دەوێت، قووەتێک نزمتر دەبێت. و سەر ڕایوەش ئەمریکا ئێستا رووسیا وەکو تەدەخل دەکات، رووسیا تەدەخل دەکات بە موافقەی ئەمریکا. طبعا حدودی لێدانی تەیاراتیان دانایە، طبعا جەنابتان دەزانن کە غرفەی عەمەلیاتی مشتەرەکەیە نێوان قوواتی رووسی و قوواتی ئەمریکی، حدودیان دانایە بۆ ئەوەی کە بۆت هەیە لێرە بدەیت، بۆت هەیە لێرە دەدەیت.
ئەوانی کە مستهدفە لەلایەن قوواتی رووسی هەمووی ئەو گروپاتانەیە کە پێشتر ئەمریکا دروستی کرد وەکو ئەحراری شام وەکو ئەو گروپانەی کە هەیە ئەمریکا ناتوانێت لەیان بدا لەبەر چ لەبەر ئەوەی مەبدەئیەن ناتوانێت دەعمی قوواتێکی کردیە پێشتر و دروستی کردیە ئێستا بچی لێیان بدە تۆزی زەحمەتە بەنسبەت ڕأی عامی ئەمریکی و بەنسبەت حکوومەتی ئەمریکا بەنسبەت ئەخلاقیاتی سیاسەتی ئەمریکی کەواتە چ دەکا رووسیا بەکاردێنی بۆ لێدانی ئەم گروپانە بۆ ئەوەی کەمیان کاتەوە بۆ معادلە دروستکە بەڵام لە ئەخیردا هەر ئەوە دروستە کە مەسەلەی مەصالحی کورد مەصالحی بڵێن بەتایبەتی ئەو گروپانەی کە بەناوی ڕۆژاوا کار دەکەن ئەوانە هەر لە مەترسیدارن هەر لە مەترسیدارش دەمێنێنەوە تا ئەم علاقاتانەی کە نێوان تورکیا ئەمن زیادشی دەکەن تورکیا جەنابەت گوتە تورکیا ئێران رووسیا ئەمن ئەمریکاشی بۆ زیاد دەکەن لەبەر ئەوەی ئەمریکا تاکو ئێستا هیچ شتێکی ئیسپات نەکردێ کە بڵێن بەس سۆفت پاوەرەکەی بەکاردێن ناوەکی نەفسی مەساڵحە نەفسی سیاسات نەفسی شتە بەڵام ئەوەندەیە تەدەخولێکی باشتر ناکە تەدەخولێکی غێن باشتر دەکات و نەفسی سیاسەتیش پەیڕەو دەکات زۆر سپاس دوو مداخلەم هەیە یەکەمیان لەسەر شێوازی تەحلیل ئەوەی بیستیم زۆربەی ماکرۆ بوو ینی سیرکردن لە بابەتەکە لە دەرەوە لەسەر ئەساسی جەمسەربەندی محوەری رووسیا ئێران سووریا و محوەری ئەمریکا و ئەشترازم بڵێن ئەمریکا تورکیا سعودیا قەتەر ئەو ماکرۆیە ینی فعلا پێویستە بۆ شێوەیە تەحلیل بکرێ کە لە دەرەوە تۆ تەماشای بابەتەکە دەکەی بەڵام تەحلیلی تر میکرۆیی کە زیاتر لە ناوە تەماشای ئەحداسەکان و تەحلیل دەکەی بۆ ئەحداسەکان ینی ئەو دوو ئاراستەیە جیا بکرێ وەکو مختەرەح ینی احتیمالە سوودی زیاتر بێ لەوەی کەوە جیا نەکرێتەوە هەتا ئەگەر ئێمە لە چوارچەوەی جەمسەربەندی تەماشا بکەین ینی رووسیا ئێران عێراق سووریا بەلایەک و ئەمریکا و سعودیا و قەتەر بەلایەکترە و تورکیا احتیمالە بڵێ متەئەرجەح بما بین ئەو دوو محوەرە سوودی دەبێ بەڵام احتیمالە هەندێک شتی تەفسیرمان نادات بۆ نمونە بۆچی ینی تورکیا فەشەلی هێناوە لە ئیدارەدانی مەشاکلی داخلی و ئایا فعلا چون بۆ دەرەوە و پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل و تورکیا رووسیا وەکو حەلێک سەیری دەکات بۆ مەشاکلی داخلی یان بۆچی بۆ نمونە ئێران توانویەتی تا ڕادەیەک سەرکەوتوبی لە ئیدارەدانی داخلیەن و تەنانەت لەسەر ئاستی خارجیش هەبەستم ئەوەیە کە ئەوەی کە من دەمێ میکرۆیە ینی کۆمەڵ لە پرسیارن بەڵام پێش ئەوەی بێمە ئەو پرسیارە خۆی یەک لە تایبەتمەندیەکانی سیاستی دەرەوەی تورکیا ئەوەیە کە نادیرە ینی مستەقر نییە دائیمە لە گۆڕانکاریدایە تەنانەت کتێبێکیش دەرچوو پێش چەند ساڵێک 6-7 ساڵ ناوی نووسەرەکەم بەبیر نایە بەڵام بە ناونیشانی تورکیا متەغەیرە کە باس لە ئەو گۆڕانکاریانەی کە بە فوجایی لە تورکیا دەبێت وە کۆمەڵی لە باحث باس لەوە دەکەن کە سیاسی نەخێر یەکێکی ئەژنەبی بوو ئەوە بوو کە ینی ئەو وەزعی کە تورکیا هەیەتی دائما باحثەکان بەعام دەڵێن دائما لە حەزەرە و تەڕەدودە سیاستی دەرەوەی تورکیا احتمالە مووقفێکی ئەوەی ئێستا لەگەڵ رووسیا مستەقر نەبێ احتمالە بگۆڕێ ماوەیەکی تر ئەوەی کە سابت بوو ماوەیەک ئەوە بوو کە حەلیفی ناتۆ غەرب بوو لە جەنگی سارد ئەوش لە دەرەنجامی کۆمەڵی لە فاکتەر تصور دەکەم ینی کاتێک باس لە ئەو طبیعەتی سیاسەتی ئەقلیمی و دەولی پێم وایە ئەمە دوو دەوڵەتی زلهێز لە ڕووی هەرێمیەوە ئەویش ئێران و تورکیایە من دەمەوێت مقارنە بکەم مابەینی ئێران و تورکیا و بزانم چه وای کردووە ئێران بەو شێوەیە بێ و تورکیا بەو شێوە بێ بۆ نمونە من کۆمەڵە لە پرسیار هەیە ینی
ئەو سەرچاوەی هێزی ناوخۆی تورکیا چین یعنی وا دەکاتکەوە یان فاکتەرە لاوازەکان چین وا لە تورکیا دەکات کە بەو شێوەیە بۆ ڕاکاری بەسەر سیاسەتی دەرەوە ڕوو بدات یان ئەو فاکتەران یان ئەو سەرچاوە هێزانە ناوخۆیە چین کە ئێران هەیەی ئایا دەکرێت لاواز بکرێن ئەگەر ئێمە کار بەو ئاراستەیە بکەین یان ئەو چەندسە چییە ئێمە کاری بەسەر بکەین من پێم وایە ئەگەر بینە سەر ئێران توانیویەتی ئەزەماتی خارجی بەکار بهێنێ بۆ بەهێزکردنی جەبهەی داخلی ناو ئێران بە پێچەوانەی تورکیا ینی ئێران کاتێک ڕوبەڕووی ئەزمەیەکی خارجی دەبێتەوە تەسخیری دەکات بەکاری دەهێنێت بۆ بەهێزکردنی جەبهەی داخلی مەسەلەن ئێران سەرکەوت لە دروستکردنی تا ڕادەیەک ئومەیەکی ئێرانی ڕاستە کۆمەڵ لە اختلافات هەیە لە ناو ئێران بەڵام توانیویەتی تا ڕادەیەک ینی مەسەلەی تەهدیدی ئیسرائیل و مەسەلەی تەهدیدی مەسەلەن سونی و تهدیدی هەویەی ئێرانی ئەوە هەمووی بەکاری هێناوکۆ خیتاب و بەهێزکردنی جەبهەی داخلی و توانوێتی سەرکەوێت تا ڕادەیەک و استیفادەی لێ بکە احتیمالە ئانی بێ لە مستەقبل نازانم چی لێ دێت بەڵام تورکیا بە پێچەوانەیە بۆ ئێمە دەمێن مقارانە بکەم تورکیا ئەیەوێت بۆ چارەسەرکردنی کێشەی ناوخۆیی ئەچێت تەحالوف و سیاسەتی دەرەوە ئەکتیڤ دەکات مثلەن ئەوە تەفسیری سو دەکات بۆمانی زیربوونەوەی تورکیا لە رووسیا یعنی تورکیا فەشەلی هێنا لە ئیدارەدانی قزیە یان حەلکردنی قزەی کوردی ئەمە بمانەوانەیە مەسەلەی فەکەکە و پێدا ئەگەر خۆشیان حەزیان لێ نییە مۆزعەکە بە ئاراستەیەک ببرێ کە لە بەرژەوەندی ئەوانیان دانەبێ بەڵام حکوومەتی تورکیاش تەرەفێکی مهمە لە چارەسەرکردنی کێشەی کورد یان هەر کێشەیەکی تر و ئێمە تەجروبەمان هەیە لە عێراق حکوومەتی مرکزی دائما دەوری هەیە لەو مەسەلەیە بۆیە تورکیا کە فەشەلدەینێ لەسەر ئاستی داخلی هانە بۆ ئاستی خارجی دەبات بۆیە ئەو تەغیرە هەیە یعنی دائما کە مشکلەی داخلیش حەل دەبی گۆڕانکاری لە هەڵوێستە خارجیەکانیش ڕوو دەدات یعنی احتمالە لەگەڵ رووسیا لە ماوەیەکی کوردە نەمینێ ئەو تەوافقە پێشتریش ئەومان بینی لەگەڵ ئیسرائیل عیلاقەی خراپ بوو و ئێستا دەوێت چاکی بکاتەوە بۆیە ئەو دوو جیاوازیە یعنی تورکیا لە ڕێگای دەرەوە دەیەوێت جەبهەی داخلی بەهێز بکە یعنی چۆن هەڵوێست وەردەگری لەسەر ئاستی دەرەوە بۆی چۆن ڕێی حەلی مەشاکلی داخلی بکە پێچاوی ئێران جەبهەی داخلی بەکارهێنێ بۆ بەهێزکردنی جەبهەی خارجی بۆیە تورکیا بەرامبەر دوو ڕێگایە بە تەسەووری من یەکەمیان یانەوە تا شوناسی تورکیا دووبارە بنیاد بنێت دوور لە ئەسلەمەکردنی هەویەی تورکی چونکە ئەوە فەشەلی هێنا بەڕ تەسەووری من لەبەر قەزەی کوردی و نەیتوانی مەسەلەن چارەسەرێکی هاوبەش لە نێوان کورد و تورک دروست بکە کەوە ئێمە هەمووان موسڵمانین ئەو فەشەلی هێناوە ئەو ڕێگای تەسەوور دەکەم تەئسیرێکی زۆر گەورەی لەسەر هەڵوێستی تورکیا لەسەر سیاسەتی دەرەوەی کردووە واتە گەڕان بە دوای حەل لەسەر ئاستی دەرەوە گەڕان بە دوای حەلیف وەکو رووسیا وەکو ئیسرائیل کە ئەمە بە تەسەووری من فەشەل دەهێنێت دووەم مەسەلەی گەڕان بە دوای چارەسەرکردنی قەزەی کوردی بەفعلی یعنی لە چوارچەوەی وەکو کورد وەکو قەزیەی کوردی کە چارەسەر بکرێ و لێرە هەرێمی کوردستان ینی ئەبێ خوێندنەوەی هەبێ لەم چوارچەوەیەدا بۆ نمونە بە نسبەت تورکیا من لەگەڵ ئەوەدام نەک ئەگەر پەکەکەش نێتە چوارچەوەی مەسەلەی چارەسەرکردن ئەحزابی تر هەیە وەکو ئەوەی سەلاحدین دەمرتاشە تەسەوور دەکەم ئەمانە ڕێگا بن بۆ چارەسەرکردن و هەرێمی کوردستان دەور ببێنێت لەو مەسەلەیە و واتە ئیشکردن لەسەر جەبهەی داخلی بۆ بەهێزکردنی جەبهەی داخلی چانسی بەردەوامکردنی هەڵوێستی تورکیا لەسەر ئاستی دەرەوە باشتر دەبێت یعنی سەبات واتە کاتێک لە ئاستی ناوخۆی تورکیا مەسەلەن جۆرێک لە سەقامگیری دروست دەبێت تەسەوور دەکەم لەسەر ئاستی دەرەوەش
سیاسەتی دەرەوەی تورکیا چانسی مانەوە و بەردەوامبوون و سەباتی زیاتر دەبێت بەڵام پێچەوانەکەشی ڕاستە کاتێک لەسەر ئاستی ناوخۆ مشکلەی دروست دەبێت ینی هەماوقفی تورکیا لەسەر ئاستی دەرەوە گۆڕانکاری بەسەردادێت بە پێچەوانەی ئێران ینی ئێران سەور دەکەم ئەگەر هەرێمی کوردستان ئیش بکات لەسەر ئەو ثەغەراتانە ئەو کەم کێسەی کە لەسەر ئاستی ناوخۆ هەیە بۆ نمونە کۆمەل لە نەتەوە هەن لە ناو ئێران کار بکە باشترە لەوەی چکە بۆ هەر تەهدیدە هەرێمی کوردستان لەسەر ئێران دروست بکە ئێران لە ناوخۆ بەهێز دەبێت ینی بوونی دەوڵەتێکی کوردی احتیمالە بۆ ئێران ینی زیاتر بەرەی ناوخۆی بەهێز دەکات ینی ئێران دائیمەن ئەزەماتی خارجی بەکاردێنێت بۆیە سیاسەتی دەرەوە ئێران سیاسەتێکی سابتە ینی گۆڕانکاری تێدا نییە لە حاڵەتێک ئەگەر هاتوو لە ناوخۆ بە شێوەیەکی دراماتیکی ینی تێکچی بۆیە ینی ئیشکردن لەسەر تەهدیدی ئێران بۆ ئێمە سوودی نابێت لەسەر ئاستی خطابی سیاسی هەرێمی کوردستان چونکە بە پێچەوانە بە ئیجابی بۆ ئێران دەگەڕێتەوە و بۆ تورکیا بە پێچەوانە یعنی احتیمال ئێمە ئەو توانەمان نەبێت بچین تەهدید تورکیا بکەین بەڵام ئیشکردن لەسەر بە سەباتکردنی سیاسەتی دەرەوە تورکیا ئێمە چی بکەین ئەوان ئێمەش چەندە کارێکتەرێکی دەولی نین بەڵام توانامان هەیەکەوە ڕۆڵ ببینین لە گۆڕینی ڕەئی حکوومەتی تورکیا لەسەر چارەسەرکردنی کێشەی کورد لە ناوخۆی تورکیا چ لە ڕێگای ئەحزابە کوردیەکان بێ کە نەک پەکەکە و پەیەدەوانە چ لە ڕێگای ئەو وەساتەیە کە هەرێم دەیکات لە نێوان حکوومەت و ئەو ئەطرافە وەگە شتێکی تریش هەبوو سپاس دراستێک هەیە لە ئەوەی کە پێدەڵێن Institute for Study of War ئەوەی کە معادی دراساتی جەنگ کە زۆر لەسەر عێراقەوە نووسێ راپۆرتێک استراتیژی تێدا باس لە مۆزوعێک دەکە پێدەڵێن گراند استراتیژی ئەوەی استراتیژێتی مەزن ئەگەر خوا دەرفەردا ئەمە دکتۆرایەکەی منیش دەبێت لەو بوارە لەسەریش بکەم باز لە استراتیژێتی گەورەی ئەمریکا و رووسیا ئێران تورکیا سعودیا لە شەڕی داعش دەکات باز لەوە دەکە کەمانە ئامانجە استراتیژیە باڵاکانی ئەم پێنجە چیە یەکێک لە ئینجا باز لە ئەمریکا رووسیا ئێران تورکیا سعودیا ئەمە لە شەڕی داعش لە کۆتایی پێینان لە شەڕی داعش باشە باز لەوەش دەکە ئامرازەکانی بە دوواداچوونیشیان چێت چونکە استراتیژە تەرەوەن یەکە ئەمە ئامانجی ئێمە ئینجا ئەو ئامرازانە چیەکە بەدەستیانەوەیە بەڕاستی وێنەیەکت پێدەداتن کە پێکدادانێکی زۆر ئاڵۆس هەیە لە نێوان ئامانجە استراتیژیەکانی ئەو پێنج جلهێزە لە هەنی شوێنە یەک دەگرنەوە بەڵام لە زۆربەی شوێندا پێکدادانێکی زۆر سەخت هەیە لەبەرەوە لەژێر ڕۆشنایی ئەو باڵێن ئەو شێڕوانینە من پێم وایە کە ئەوەی ئێستا ڕوودەدا لە نێوان رووسیا و تورکیا و ئێران ناچێتە هیچ بوارێکی ئەوەی کە پێدەڵێن گراند استراتیژی لەبەرەوەی لە بنەڕەتدا ئەمانە پێکدادانێکی زۆر گەورەیان هەیە ئەمەگەر تەرجمە بکەم لەسەر شەڕی سووریا تورکیا بە هیچ شێوەیەک ناتوانێت پشت لە ئۆپۆزیسیۆنی سوننە بکاتن لەبەرەوەی کە پەیوەندی بە ئامانجی استراتیژێتی تورکیاوە هەیە بەرامبەر عالەمی ئیسلامی و عالەمی سوننە ئەگەر ئەمە بکە لەو بەرژەوەندە استراتیژێتی خۆی دەداتن کە بەرامبەر جیهانی سوننە و جیهانی ئیسلامی دەمێکە گرتی تێبەر ئەگەر ئەمە نەکاتن پێک دەکەوێتەوە لەگەڵ استراتیژێتی گەورەی ئێران کەویژەوەی لێدانە لە جیهانی سوننە و باڵێن پشتیوانیکردنی گروپە نانیزامیەکانە بەر لە سووریا و لە بەحرین و لە یەمەن و لە لوبنان و لە عێراق لەبەرەوە قسەکردن لەسەر دروستبوونی پەیوەندیەکی ئەوەی تەحالوفێکی استراتیژی لە ئێستا زۆر ئاستەمە بەڕاستی اینجا دەیا کەیسی دیکە هەیە ئێمە دەتوانین ئەم پێکدادانە ببینینەوە من لە دەمەوێت لەسەر ئەوە قسە بکەم کە بە قەنەعەتی من بەو ئەو سێرچەی کە ئەو ڕۆژانە کردومەتە دوێنێ شەویش هەر بۆ ئەمانەتی عەلمی بەڕاستی چونکە من هەستم دەکرد کە ئیسرائیل قسەی دەبێت لەسەر ئەوانە پەیوەندیم بە لێر ڕێگەی فەیسبوک و
کەسێکی مناسب ناوی جۆناثان سپایە زۆر دەنووسێتن لەسەر قەزەی کوردی دەنووسێت لە جێروسەلام پۆست زۆر دەنووسێت جۆناثان لە ڕێگەی فەیسبوکەوە بەڕاستی وچم ئەمیش هەمان شت پێی وایە مستەحیلە لە ئێستا لە ئاستی ئێستاە بکری ئەم پێکدادانە گەورەیە هەیە لە نێوانیان و تاو کاتێک شەڕی داعشیش ما بیتن ئەو ئامانجە استراتیژیە پێکدادانە دروست دەبێت ناتوانن بگەنە یەکتر کە هیچ شتێک بکەن لەگەڵ لە قۆناغی ئێستاە بەڵام وەکو لەگەڵ ئەو برادرش و خوێندنەوەکانش ئەوەیە گەیشتمەوەی کە ئەمانە بوو هەدەفێکی دیاریکراوە ڕاستی هەدەفەکە بە قەناعەتی منەوەیە کە سەرۆک وەزیران تووشە کە دەڵێ ئەسەد دەتوانێت لە فترەی ئینتقالیا بمێنێتەوە ئەمە ئاماژەیە کە بە گۆڕانێک لە بەرامبەر پرسێکی دیاریکرا لە بەرامبەر ڕەتفعلی ئەسەد کە ئەم شەڕی دەست پێکردی لە حەسەکە ئەوانە ئەوە جۆرێک با بڵێن لە ئاماژەیەکی وەڵامدانەوەکە لەسەر خەتن لەو قەزیە من پێم وایە دەبێت لێرە ئیشکەین کە هەدەفێک هەیە لەوێندەر کە قەناعەتی منەوەی کە کووردە ئەویشەوەیە ڕێ لە ئیحتیوای بکەن چونکە ئەسەدیش ناتوانێت بە تەواوەتی لەبەر خاتری تورکیا کە تورکیا باوەڕی وایە ئەسەد ببینێتەوە دەبێت پشت لە کورد بکە و نە رووسیا و نە ئەمریکاش بەڵام دەتوانین ئیحتیوای بکەن ئیحتیواکردنی کوردی لە قۆناغی ئێستا لە ڕوانگەی تورکیا هەدەفی گەورەی ئەم نێک بوونانەوە بێگومان ڕەنگە لە ڕوانگەی رووسیا ئەوە نەبێت لە ڕوانگەی رووسیا ڕەنگە لایەنی اقتصادی و تیجاری بێتن بەڵام لە ڕوانگەی تورکیا ئەوەیە کە تورکیا ئیحتیوای کورد بکرێت لە ڕوانگەی ئەسەدیش ئەوەیە کە ئەسەد بمێنێتەوە چونکە من بەس لەگەڵ دکتۆرەگە ڕێگەمدا اختلافێکی گەورە هەیە لەسەر کێ لە سووریا دەمێنێتەوە ڕاستە بۆ رووسیا ئاساییە گرنگەوەی بەرژەوەندەکانی بپارێزێت بەڵام بۆ ئێران زۆر گرنگە ئەو کەسە دەبێت شیعە و لە ئەسەدیش نەبێت لە بنەماڵەی ئەسەد نەبێت زۆر زەحمەتە شیعە بتوانێت لە سووریا حکم بکاتەوە لەبەرەوە دەگەڕێمەوە و خاڵی کە یەکەم ئەمانە ڕووداوی استراتیژی زۆر گەورە نین و بە جۆرێک لە جۆرەکان گەڕانەوە بۆ قۆناغی پێش داعش نەوەک قۆناغێکی نوێ بێتن لە پەیوەندیەکانیەوە گەڕانەوەی بە قۆناغی پێشەوە کە زەحمەتە بە تەواتی بگەڕێنەوە و ئەوەشی زۆر گرنگە ئەمریکایە بەڕاستی من لەگەڵ ئەو بابەتە زۆر زەحمەتە من ئەو سمینارەی دینیە ئەوەی جۆن مێرشایمەر لە قەتەر پێشترش لە تورکیا کردی ئەمەی پێدرێن The Rise of China ئەم ئێستەرە دانیەوە لەسەر چکە کەسێکی نیوڕیالیستە و ئەوانێ بەڵام ئەوە مانەوەنی ئەمریکا تاوا دەکشێتەوە چونکە ئەگەر ئەمە بێ یەکەم کە سعودی هەستی پێ دەکاتن بەر لە کورد یعنی سعودیا بەس بزانێ ئەمریکا دەڕوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمان ئوردن کۆمەڵی وڵاتی دیکەی ئەمانە خەمیان نابێتن لەبەرەوە هێشتا زۆر قسە لەسەر بکەن بەڵام شتێک هەیە کە لە ئەدەبیاتی استراتیژی مستەلاحێک پێداوە بە ئینگلیزی پێدەڵێن ڤوکا کوردکراوەی چاشتە ئەمەی کە پێدەڵێن تەقەلوب بە کوردی تەرجمەی بە بارگۆڕانی دەکەن لە ڤۆڵاتیلیتی هاتیە لە یەکەمی لە ئەنسێرتەنتی نادڵنیایی و ئاڵۆزی لەگەڵ ناڕۆشنی ژینگەی ئێستای شەڕی داعش ئەو چارچەم کە ئەوەی دەکاتن لەبەرەوەی ئەمریکا نەیتوانیوە بە فەعلی لەگەڵەوەی ئەولەویەتی گەورەی ئۆباما من لە دراستەکانی کە لەسەر ئەولەویەتی گەورەی ئیدارەی ئۆباما ئەوەیە کە تەدەخولی عسکەری نەکاتن ئەمە ئەولەویەتێک استراتیژی گەورەیە لە غیابی ئەو با بڵێن تەدەخولی عسکەری ئەوەی بۆ ئەمریکا ماوەتەوە ئەوەیە کە بهێڵێکە مەجالێک با بڵێن بوارێک بەو ئەکتەرانە بداتن بگەنە نەتیجەیەک و لەبەرەوە تەسەوەر دەکەم ئەمریکا ڕێگە بەوە بدا کە ئەمریکا ئێستا لە نێوان رووسیا و ئەمریکا رووسیا و ئێران و تورکیا ڕوودەدەن ئەگەر بزانێ مەسەلەن هەدەفەکە ئەوەیە کە هەدەفێکی دیاریکراوە لە سووریا بەڵام ئەگەر هەدەفێکی گەورەتری هەبی ئەوەی کە مستەقبەلی ناتۆوە بێ پەیوەندی بەوەکە بێگومان ئەمریکا لە پشتیەوە نابێتن بەڵام من خوێندنەوەکە من ئەوەیە کە پەیوەندی بە ڕووداوێکی دیاریکراوە لە ناو سووریاوەیە کە گوتم احتیواکردنی کوردە لە سووریا دیارە لێرە چەقی ئەندێشە و بیرکردنەوە لەسەر و ڕووداوەشی کەرووداوە تورکیەیە دیارە منەوە دەرک دەکەم بە حکمی و پەیوەندی کە لە نێوانی باشووری کوردستان و کاریگەری ڕۆڵی تورکیا لەسەر ئێرە هەیە دەکرێت هەر ئاواش بێ لە زۆر جەمسەرەوە باسیەوە کرا بەڵام من حەزەکەم لە پەنجەرەیەکی ترەوە بڕوانەوە بابەتەکە لەو پەنجەرەوە بڕوانم ڕۆڵی ئێران لە دروستکردنی ئەو بەناو هەواهەنگی و ڕێکخستن و یەکێتی کە ئێستا هەیە چییە لەگەڵ تورکیا
هۆکارەکانی دروستبوونیشی تقریبەن چییە بۆ ئاوای بەسەر هات دیارە ئەوە ئاماژەتان بەوە کرد کە دوشت لەسەرەوە سیاسەتی ئەمریکا باس کرا کە زۆر ڕەوایە یەکێکەوەی کە ئۆباما یەکێک لە سەرکیترین بەرنامەکانی ئەوەیە کە دەستێوەردانی سەربازی نەکا دواتریش ڕاستە بەرەوە کشاوە بەڵام من قەناعەتم وایە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەجێ نەهێڵاوە دوای ئەوەش سێ بڕگەی مێژووی گرنگ هەیە لە سیاسەتی ئەمریکا لەم ناوچاوەدا کە هەرسێکی تقریبەن تا ئێستا بێبەرەنجام ماوەتەوە مەسەلەی نابوکۆفە مەسەلەی نەخشەی ڕۆژهەڵاتی گەورەی نێوەڕاستە و مەسەلەی شۆڕشە مەقمەڵیەکان و بەهاری عەرەبیە کاگەر سەیری ئەوانە بکەین هیچ کامیان بە بەرەنجامێکی واقعی نەگەیون کە گەلانی ئەم ناوچەیە تامی ئازادی و دیموکراسی بکەن بەو شێوەیە کە لە کابۆی ئەندێشەی خۆیاندا هەبووە لەگەڵ هەموو ئەمانە کە ڕاستن کۆمەڵی شتی ناوچەیی هەن کە زۆر گرنگن دەبێت لەسەری ڕابمێنن بۆ گۆڕانکاری کە ئێستا دەبینین پێشەم شتە من پێم وایە ئەو پەیوەندی کە ئێستا لە نێوان رووسیا و تورکیا و ئێراندا دروست بووە لە زۆرتر خۆڕێخستنەوەی ئێرانە بۆ دوای داعش ئێران پێشبینی ئەوە دەکات کە دوای داعش لەم منتەقەیەدا گۆڕانکاری گەورە دەبێت وەم گۆڕانکاری گەورەیە چەندە کاریگەری لەسەر ئێران هەیە و ئێران چەندە دەتوانین مدیریەتی ئەم قەیرانە بکا بۆ شێوەیە کە کەمترین کاریگەری لەسەر خۆی هەیە لە هەمان کاتدا ئێران کۆمەڵێک شتی زۆر گەورەی هەیە یەکێک لەوەی ئێران لە ڕووی ئابوووریەوە لە هەرسێکی کامڵدایە داڕزانێکی تەواوی بەخۆیە بەتیەوە بەرنامەی فەرجام کە بڕیار بوو دوای ڕێکەوتنی ڕۆژئاوا و ڕێکەوتنی حکوومەتی ڕۆحانی کردنەوەیکی ئابووری لە ئێراندا هەبێت هەر ئەو کاتە محللینی ئێرانی پێشبینیانەوە بوو کە بەشی زۆری ئەو 100 میلیارد دۆلاری کە بڕیارە ئازاد بکرێت و تا ئێستاش ئازاد نەکراوە دەچێت بۆ کاروباری سەربازی دەچێت بۆ کاروباری نیزامی و ئێستاش هەندێک باوەڕیان وایە کە بەشێکی زۆری لەم داهاتە ئازاد نەبووە خەرجی تایەرەکانی رووسیا دەکرێت خەرجی و بمبارانانەی دەکرێت کە لە سووریا رووسیا ئەنجامی دەدا و ئەو پارە بۆ ئەوە هەزینە دەکرێت لە واقعدا هەندێک کە باوەڕیان وایە وای دەبینن لەبەرەوە ئێران وەزعەتی زۆر خراپە من حەزەکەم ئاماژەی بدەم سێ بەشی نەوتی ئێران وێرانە تەکنۆلۆژی دۆزینەوە دەرهێنان و هەناردەکردن هەر لە زمانی شاوە کە تا دامەزراوە تا ئێستا نۆژەن نەکراوەتەوە ئەم تەکنۆلۆژیکی ڕزیوە بەڕاستی پێشبینی دەکەن دەڵێن سەرمایەی کە بۆ نۆژەنکردنەوەی پێویستە نزیک بە 670 میلیارد دۆلارە یعنی ئەو پارەیە هەمووشی ئازاد بێ ئەوە نۆژەن ناکاتەوە ئەوە بەخشی دوم ئێران دووچاری هەرسێکی ئابووری گەورە بۆ لە بەرنامەی ناوچی خۆیدا ئێران نزیک بە 100 میلیارد دۆلار هەزینەی پرۆژەی ناوچی خۆی کردەوە ئەمە ئێستا ڕاگیراوە و زۆری بە ئەملا ئەولادا چووە لەگەڵ هەموو ئەمانەشا ئێران گەورەترین وڵاتە لە ناوچەکەدا کە بە دروستبوونی کیانێکی کوردی گەورەترین زەربەی بەردەکەوێت و گەورەترین مشکلی بۆ دروست دەبێت کورد لە ئێراندا ڕاستەنەتەوەی سیامەوە لە کۆی کوردستانە بەشی دووەمی کوردستانە لە ڕووی خاک و دانیشتن و ئیمکاناتی اقتصادی و کەلتوری و ئەوانەوە ئێرانم واقعیەتە دەرک دەکات و باشیش ئەو وەزعەتی دەرکردبوو ئێران کە تورکیا لانی کەم تا دوای ئەم کودتایی کە لە تورکیا کرا هەڵوێستەکەی هێندە توندوتیش نەبووە لە بەرامبەر دروستبوونی کیانێکی کوردی لانی کەم لە باشووری کوردستان تورکیا کۆمەڵێک گوشاری ئێرانی لەسەر بوو ئەوەی کە من حەزەکەم ئاماژەی پێ بکەم ئاماژەی بە سووریە کە هاوڕێمان کە من پێم وایە زۆر ڕاستە سیاسەتی ئێران کە لە ڕێگای پێکاکا و لە ڕێگای پێدەوە جێبەجێ دەکرا زۆر بە ڕۆشنی دەمەوێت بڵێن بۆ ڕووی مانەوەی ئەسەد لە واقعداوە جۆری تەعاملی پێکاکا و پێدەبوو لەگەڵ حکوومەتی ئەسەد کەوای کرد دەسەڵاتدارەتی ئەسەد و حکوومەتی مەرکەزی تا ئێستا بمێنێتەوە ئەگەر سیاسەتێکی دروست هەڵبژێرایەوە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی کە لە سووریادا هەیە بتوانرا ئێتیلافێ بکرێەوە و ئێتیلافە بوایەتە هۆی ئەوەی کە حکوومەتی ئەسەد بڕوا بە تایبەتی لەو سەردەمەدا کە هەموو دنیای عەرەب و دنیای سوننی و دنیای تورک و ئەمانە هەموو خوازیاری ئەوە بوون کە ئەو دەسەڵاتە بچێت جگە پەکەکە و جگە پێدە و جگە هەندێک لایەنی تر ئێستا و گۆشایی دەسەڵاتە هێندە مهم نەبوو کە تورکیا وا لەو کابرە ئێران ڕایکێشە لە ڕاستیدا لە سووریا سیاسەتی ئێران بردێەوە بەمانەوەی ئەسەد لانی کەم تا ئەم دەقەیە لەمە دوات چڕۆدەدا ئەوە باسێکی کرد باسی دووەم نەزۆکردنی پرۆژەی ئاشتی بوو کە ئاکپارتی هێنایە پێشەوە لەگەڵ کورد لە باکووری کوردستان بیرمان نەچێ ئەو فاکتەرە لۆکاڵی و ناوچیانە زۆر گرنگن هەم لەسەر سیاسەتی جیهانی هەم لەسەر و گۆڕانکاریانی کە ڕوو دەدەن لە ناوچەکەدا من پێم وایە لە پرۆسەی ئاشتی کە لە باکووری کوردستان هات پێشەوە ئێران بۆ گوشارانی کە هێنایە سەر پێکاکە باڵی شەڕسالاری قەندیل زاڵ بوو بەسەر باڵی مزاکەرە ویست و باڵی ئاشتی ویستی ناو گفتمانی تورکیا بۆ نمونە لەیلا چی لێ هات ئەحمەد تورک چی لێ هات ئەو برادەری شاردارێکی ترمان
ئێستا دمێرتاش چی لێ هات ئەو باڵی کە ئاشتیخواز بوون هەموو خرانی کەرانەوە پێم وایە لەنێو ئاکپارتیش ئەوە ئەتفاقێکەوە ئەمە گەر سەری ئەو ڕەوتە سیاسی بکەین کە ئاکپارتی تێی کردووە دەبینی لەناو ئەوانیش باڵێکی تونند ئاژوتر هاتووەتە سەرکار و ئەمەژی یەکتر لەو فاکتەرانە بوو کە تورکیای بەرەو ئەوە برد کە لەگەڵ ئێران پەیوەندی بگرێەوە پەیوەندی لەگەڵ ئێران ببێتە زەمانەتێک بۆچی بۆی دروست نەبوونی کیانێکی کوردی لە ڕۆژاوای کوردستان و هەروەها بۆ مەحدودکردنی بە تەواوی کیانی کوردی لە باشووری کوردستان ینی من پێم وانییە بتوانرێت باشووری کوردستان داگیر بکرێ لێ بدرێ لە ناو بدرێت زۆر شتی تر بەڵام یەکێک لەو سیاسەتی کە ئێران دەیباتە پێشەوە و هەوڵ دەدا لەگەڵ تورکیا بیباتە پێشەوە لەو ڕۆتی کە ئێستا گرتوێتە پێشەوەی لانی کەم باشووری کوردستان بۆ شێوەی کە ئێستا هەیە بمێنێتەوە لەمە گەورەتر نەبێت شتێک بەناو دەوڵەتی کوردی دروست نەبێت وگوتاری دەوڵەتی کوردیان بۆ نەچێتە سەر لەبەرەوە ڕۆشنە من قەناعەتم وایە نە تەکنۆلۆژی تورکیا برادەری ئاماژەی کردبەوەی کە تورکیا ئێران نیازی هەیە بەوەی کە لە ڕێگای تورکیاوە نۆژەن بکرێتەوە لە ڕووی تەکنۆلۆژیەوە نە تەکنۆلۆژی تورکیا نە تەکنۆلۆژی رووسیا توانی نۆژەنکردنەوەی ئابوور و وەزعیەتی تەکنۆلۆژی ئێرانی نییە ئێران ئەوەی کە هەیە کە ڕۆژاواییە کۆی سیستەمی ئابووری و تەکنۆلۆژی کە لە ئێراندا هەیە ڕۆژاواییە و بە تایبەتی ئەمریکایی بە تایبەتی لە باڵی سەرباز هەموو هەواپەیمەکانی ئێران ئەمریکایی چ ناوگانی مەدەنی چ ناوگانی سەربازیە و هەروەها کەشتیڕانی ئێرانی چ ناوگانی سەربازی چ ناوگانی دەریایی ئەمانە ڕۆژئاوایی و بە تایبەتیش ئەمریکایی جایگوزینی ئەمانە هەم بە ئاسان نییە هەم ئەو تەکنۆلۆژی پێشکەوتووی کە لە ڕۆژئاوا بە تایبەتی لە ئەمریکا هەیە لە لای تورکەکان یا لە لای ڕووسەکان دەست ناکەوێت و من پێم وایە هاتنەوەی رووسیا سەرباری ئەوەی کە دیارە کۆمەڵگەی گەورە دروست دەکات ولی کۆمەڵ شتیش لەگەڵ خۆی دێنێ یەکێکەوەی کە نە تورکیا نە ئێران خۆیان توانای مەهارکردنی وەزعی کوردیان نە لە ڕۆژئاوانە لە باشوور نییە بۆیە رووسیا هاتووەتە ناوە و بە هاتنەناوەی رووسیا من پێم وایە زۆر واقعیەت دەرەکەوێت یەکێک لەوانە زۆعفی ئەساسی بنیادی ئێرانە لە ئیدارەکردنی ئەو وەزعەتی کە هاتووەتە پێشەوە پێداگریکردنیی لەسەرمانەوەی ئەسد بۆیە پێم وایە ئەم پەیوەندی نێوان تورکیا و ئێران بە تایبەتی تورکیا و ئێران پەیوەندێکی استراتیژی نییە ناتوانێت زۆر درێژخایان بێ و شتێکی تاکتیکیە و هەدەف لەوەش بە باوەڕی من مەحدودکردنی باشوور نێشتنی دروستبوونی کیانێکە لە ڕۆژئاوا و بربەستکردنی کوردە لە ڕۆژئاوا مەحدودکردنیان لێرە ئاماژەکان هەموو ئەمانە پێ دەڵێن کە تورکیا ناتوانێت لە هەندێک مەساڵحی باڵای استراتیژی مەژنی خۆی بدا تورکیا و ئێران پێکەوە نەسازن ئەمە بیرمان بێ پێشەوەی ئەردۆغان چێ بۆ سەفەرێکی بۆ تاران قسێکی کردوتی کە ئێران دەخاڵت دەکات لە وڵاتانی سونی کێشە دروست دەکاتە بە وڵاتانی عەرەبی مەسەلەی گەورە دروست دەکات هەتا بەحسێک هاتە پێشەوە کە سەفەرێکی ناچێت بۆ ئێران لەغوی دەکات ئەمە قسێکی سادە نییە ئەمە ئەستراتیژیکە کە حزبی ئاکپارتی هەیە و پێشم وایە وەزعیەتی وڵاتانی عەرەبی منتەقەکە و وڵاتانی عەرەبی خلیجی پارس مەودا بەوە نادەن کە تورکیا بتوانێت بۆ شێوەیە تعامل لەگەڵ ئێران کاکە ئەم قەراردادێکی استراتیژیک و پەیمانێکی استراتیژیک بێت دواتر لە هەر هەموو ئەمانە مهمتر هاوڕێیان ئاماژیان پێدا لە ناوچەدا وڵاتێک هەیە کە ئەمنیەتی لەسەر و هەموو شتێکەوەی بە ڕۆژئاوا ئەویش ئیسرائیلە ممکن نییە ڕێگا بە ئێران بدرێت بە پێکهێنانی پەیوەندیکی بەربڵاوی استراتیژیک لەگەڵ تورکیا و بە هاوڕێکردنی تورکیا لەگەڵ خۆی لە مەندەقەکەدا بتوانێت بازنەی نفوذی خۆی هێندە فراوانتر بکات کە ئیسرائیل بخاتە خەتەرەوە ئەمە نەگونجاوە بەڕاستی لەبەرەوە من پێم وایە ئەگەر زۆر کۆی بکەمەوانێ فاکتەری ئەسڵی لە مەندەقەکە ئێرانە ئێران لەو پەڕی داڕزانی ئابووری و سەربازی خۆیدا دەژی ئەو پەیوەندیەکی کۆتاخایەنە من پێم وانێ شتێکی استراتیژیک بێ خۆ ئامادەکردنە بۆ ڕێخستنەوەی دوای کۆتایی هاتن بە داعش چون هەم تورکەکان هەم ئێرانیەکان دەزانن کە دوای کۆتایی هاتنی داعش بەلەخەرە گۆڕانکاری گەورە لە مەنتەقە بەڕێوەی و ئەویان دەیانەوێت لانی کەمترین زەربە بخۆن بۆیە پێم وایە کە ئەو وەزعیەتێک نییە کە بتوانێت درێژە بکێشێت زۆر سوپاس زۆر سوپاس بە ڕێزا دەستان خۆش